مزگەوتی شەید عەلی عەسکەریە لە چەمچەماڵ، شوێنێکی دیار و ناسراوە بەلای دانیشتوانی ناوچەکەوە بەهۆی نزیکی لە ناوەندی بازاڕی قەزاکە. ئێستا لە تەنیش مزگەوتەکەوە پرۆژەیەکی بازرگانی گەورە دروست دەکرێت کە گومانی لای بەشێک لە وڵاتیان دروست کردووە بەهۆی ئەوەی پرۆژەکە لەسەر ئەو زەویە دروست دەکرێت کە بۆ مزگەوتەکە تەرخان کراوە. زەوی شوێنی استراتیژی بازرگانی دەدرێت بە کۆمەڵێ کەس دیان بە شوێنێک کە بێبیکە بە مزگەوتێ دیان بە شوێنێک بەڵام بەداخەوە دەبینین دواتر ئەو شوێنە بە زەویەکەی بە شوێکی کەمتر دەکرێت بۆ پرۆژێکە پێدراوە دواتر دەکرێت بە شوێنێکی بازرگانی شوێنانێکە بە مەساحەتە حەش دەدرێت دواتر نادرێتەوە بە دەوڵەت داگیر دەکرێت ئەمە کارێکی خراپە. سەرەتا 3000 مەتر زەوی بۆ مزگەوتەکە تەرخان کراو، دواتر 4000 مەتری تری بۆ زیاد کراوە. بۆ دەستپێکردن بە پرۆژە بازرگانەکە دەستکاری نەخشەی بنچینەی مزگەوتەکەش کراوە و بەشێک لە دارەکانی باخچەکەی بردراوەتەوە. پێدانی و ڕوبەرە زۆرە زەویە بۆ مزگەوتێک هێندەی ترگومانی هاوڵاتیانی تۆختر کردوتەوە کە لە بنچینەدا نیازی وها پرۆژێک لە ئارادا بووبێت. مزگەوتێکمانێ لەم شارە مزگەوتێکی جوان بەناو شەیدێکی سەرکردەوەیە، ڕوبەرێکی سەوزایی زۆر من برایەکی خۆم بەند کولفەیەکی پارەی زۆر سەوزایەکی زۆری بۆ دابین کرا، بەڵام کەچی دوای چەند ساڵە هەموو سەوزایەکی نزیکە بای 2000 دلار بوو، هەر هەمووی بڕێنرا و کرا بە بینا و کرا بە شوقا و عماری بازرگانی، یعنی کەسیش نازانێ بوو. بەرپرسە پەیوەستدارەکانی قەزاکە لێدوانی جیاواز دەدەن لەسەر پرۆژەکە. بەڕێوەبەری ئەوقافی قەزاکە دەڵێت ئاگاداری پرۆژەکەن و بەشێک لە داهاتەکەی بۆ حکومەتە. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش دەڵێت پرۆژەکە خێرخوازی و داهاتەکەی هیچی بۆ حکومەت نییە. 10 ساڵ تا 15 ساڵ بڵین تەسەڕوفاتی بەتەواوەتی بۆ ئەو کەسەیە، دوای 10 ساڵ 5 ساڵەکە ئەبێتەوە بە موڵکی ئەو وەزارەتە و وەزارەت خۆی تەسەڕوفی پێواکات و یاخود ئەوەتانیە هەر لە سەرەتای مەشروعەکەوە ساڵانە حکوومەت بڕێ پارە وەرەگرێ لەو بەڵێندەرە. لەو ڕاستی ئەو بەشە زەوی کە ئەو پرۆژەی لەسەر دروستکرا بۆ مزگەوت تەرخان نەکراوە بە تەنیشتی مزگەوتەکەوە موقعپی واڵکەوتەکە بە تەنیشتی مزگەوتەکەوەیە، دواوێ کە خێزانی شەیدی فەرماندە شەید عەلی عەسکەری کە مزگەوتەکەیان دروست کردو لەسەر ئەرکی خۆیان داوای ئەوەیان کرد کە پرۆژەیەکی خێرخوازی لە تەنیشتی ئەو مزگەوتەوە بکەن، داهاتی ئەو پرۆژەیە دامین بکردێ بۆ نەخۆشخانەی هیوا. پێناڕتی زانیوێتی بەهۆی ئەوەی پرۆژەکەیان بە قۆڕەخکاری و بەنایاسایی زانیوە، چەند فەرمانبەرێکی شارەوانی سنوورەکە داوایان کردووە لیژنەیەکی باڵا لە نەخشەدانانی سلێمانی و شارەوانی سلێمانی پێک بێنرێت بۆ لێکۆڵینەوە لە چۆنێتی ئەنجامدانی پرۆژەکە، بەڵام تا ئێستا ئەو کارە نەکراوە. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.